بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت هایزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ لەگەڵ کاک دانیاری هاوکارم لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی پەیامی ڕۆژ بە بەرنامەیەکی نوێ کۆمەڵێک بڕگە بابەت و میوانی تایبەتمان دەبێت کە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامەش لەگەڵمان بمێننەوە. دەستخۆشکانی جەناب سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێدا دووبارە هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن مامۆستای پێشنگ دروست دەبێت و چۆن بتوانرێت پەیوەندیکی باش و پەیوەندیکی تۆکمل لە نێوان قوتابی مامۆستادا دروست دەبێت. مامەڵەیەکی دروست و ڕەوشتێکی جوانی مامۆستا تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕەوشتی قوتابێکەوە یاخود فێربوونی قوتابێکە. وەروها لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە ئامادەکاریەکانی فستیڤاڵی بارانی ڕەحمەت دەکەین کە گروپی هونەری بێخود هەستاون بە ئامادەکاریکردن بۆ فستیڤاڵی بارانی ڕەحمەت بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ کە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو فستیڤاڵە ئەنجام بدرێت. بەگشتی بزانین ئامادەکاریەکان چین کە بڕیارە جگە لە سرود و نەشیتی ئاینی کۆمەڵێک بابەتی دیکە و کۆمەڵێک دوو بانخوازی تێدا ئامادە دەبن. بەگشتی بزانین ئامادەکاریەکان چین و چی دەکرێت بۆی کە ئەو فستیڤاڵە بەڕێوە بچێت. جیاواز لەمەش ئێستا سلێمانی نمنم باران دەبارێت. با بزانین ئایا پلەکانی کەشوها بەگشتی لە هەرێمی کوردستان چۆنە بینەری دەبین. لازان خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە مامۆستای پێشنگ دەکەین. زانین مامۆستای پێشنگ چۆن دروست دەبێت و باز لەوەش دەکەین کە مامەڵەیەکی دروست چۆن لە نێوان قوتابی مامۆستادا دروست دەبێت. گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ بەڕێز مامۆستا موسلیم محەممەد لە سۆرانەوە کە میوانی بەرنامەکەمانە. مامۆستا سڵاوی خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش و لە سەردەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵم کە بەردام لە بەرنامەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس. دیارە باس و بابەتی ئێمە لەسەر مامۆستای پێشەنگە، مامۆستای ڕابەر کە چ مامۆستایەک پێویستە کە قوتابی چاوی لێ بکات ئیقدای پێ بکات. دەستان خۆش بێ بۆ دەستنیشانکردنی ئەم ناونیشانە کە بابەتی زۆر گرنگە بەڕاستی کە پێویستە مامۆستایان فێرکاران گرنگی بەو بابەتێ بن. گومان لەو دانێ کە مامۆستا ڕۆڵێکی گرنگ دەبینی لەناو پۆلدا وەکو سەرکردەیەک وایە وەکو ڕابەرێک وایە کە بە پێش چەند گەنجێک کەوتووە لە بوارێک لە بوارەکان دەیوێت پەیامێک بگەینێت بۆ قوتابیانێک کە لە بەردەستی دانا بۆ ئەوەی مامۆستا سەرکەوتوو بێت و قوتابیانیش بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ئیجابی و ئەو پەیامی کە مامۆستا هەڵی گرتەوە کە پێیەتی لێ وەربگرن. پێویستە مامۆستا هەڵگیری چەند سیفەتێک بێت کە ئەم سیفەتانە زەرورن لە هەموو فێرخوازێک فێرکارێکە بێنە. زۆر باشە مامۆستا پێش بچیت لە سیفەتەکان پەیامێک تایبەتە. با بزانین مامۆستا یعنی چی؟ چونکە ئێمەستا هەم بە مامۆستای مەکتب دەڵێن مامۆستا، هەم بە مامۆستای مزگەوت دەڵێن مامۆستا. بەگشتی دەستەواژەی مامۆستا یعنی چی؟
والله کازدان ئەوەی کە من زانی وشەی مامۆستا ئەگەر بڵێن تەرجمەیەکی حرفی بی بۆ مدەڕیس بۆ یان معلم من لەسەر ئەو وشەیە زۆر هەڵوەستەم کردێ بەس تا ئێستا وشەیەکی دەقیقم دەست نەکەوتووە کە لە بەرامبەر مدەڕیس یان معلم دابدرێت ئەوەی من زانیمە کە گوایە وشەی مامۆستا هەژار داینایە پێیان گوتێ وشەیەکمان بۆ دابتراشە لە بەرامبەر معلم یان مدەڕیس دەڵێ مامۆستا هەژار زۆر لێ بۆ فکری کرد مامۆستا دەڵێ ئەسلەکەی لە ماموەستا هاتووە یعنی مامێک لەوێ وەستاوە کە بەئتیباری ئەوەی کە ئەو مامۆستا لە قوتابیەکان گەورەترە بەتەمەنترە ئەزمونێکیە دەتوانین بڵێن وەکو مامێک وایە بۆ ئەو قوتابیانە کە لەبەر دەستی دانا وتیان باشە ئەوە بۆ پیا و دروستە ئەگەر بڵێن ماموەستا مامێک لەوێ وەستاوە ئەی بۆ مامۆستای ئافرەت گوتی پور وەستا یعنی پورێک لەوێ وەستاوە بە هەر حاڵ ئیدی مامۆستایەکە عام بوو شایع بوو ناسرا و پور وەستایەکە نەناسا و ئەم ناوە بۆ هەردوودا ئەندرێت بە معنای کلمەکە بڵێن مامۆستا شەرحیکەن یعنی زیاتر مامۆستا بەو کەسە ئەوترێت کە هەڵگری پەیامێکە هەڵگری زانستێکە لە بوارێک لە بوارەکان لە پسپۆرێک لە پسپۆرەکان کە ئەوێت لەو پسپۆری خۆی لەو بواری خۆی پەیامێکی پەروەردەی پەیامێکی علمی زانستی بگەینێتە ئەو چینێ ئەو توێژەی ئەو تاقمەی ئەو گروپی کە لە بەردەستدا ئێوە فێری بکاتن ئەوە لای ئێمە عرفەکەەوە شایع دەڵێن مامۆستای مامۆستای قوتابخانە زیاتر بەوە ناساوە جا مامۆستای زانکۆ بیت مامۆستای پەیمانگا بیت مامۆستای قوتابخانە بیت مامۆستای بەختی ساوایان بیت بە هەر جۆرێک لە جۆرەکان کە سیفەتی مامۆستایەتی وەرگرتە بێت پێی ئەگوترێ مامۆستا جا بۆی ئەو مامۆستایەکە بتوانێت کە خاوەنی پەیامێکە بۆی بتن لەو گەیاندنی ئەو پەیامە سەرکەوتوو بێت و بە جوانی وە خۆی ئەو پەیام بگاتە قوتابیان و وە قوتابیەکانیش بە شێوەیەکی تەندروست ڕێک و پێک لێ وەربگرن بەڕاستی دەبێت هەر مامۆستایەک ئەبێ خاوەنی کۆمەڵی سیفاتی لێهاتوو بێت کۆمەڵی سیفاتی جوان و سەرنجڕاکێش بێت بۆی بە معنای کەلیمە مامۆستایەتی یان قودوە پێشەنگایەتی سەرکردەیە ڕابەرە لە پۆلی خۆیدا کە ئەمڕۆ ئەم ناوانە هەمووی هەڵەگرێت پێی بڵێ مامۆستا پێی بڵێ پێشەنگ پێی بڵێ سەرکردە پێی بڵێ ڕابەر پێی بڵێ پێشەوا کە بڵێ پێش ئەم قوتابیانە کەوتووە هەر ناوێک لەو ناوانە ئەگەر لێ بنین لابد مامۆستا ئەبێت خاوەنی کۆمەڵی سیفاتی زۆر گرنگ بێت بۆ ئەوەی ئەو پەیامە بە جوانی بگات بەو قوتابیانی کە لە بەردەستی دانا و کەیانەی فێری بکاتن اینجا چ لە ڕووی پەروەردەی بیت چ لە ڕووی علم بێت چ لە ڕووی مامەڵە و هەڵسوکەوت و هەستان و دانیشتنی ڕۆژانەی بێت زەرورە مامۆستا ئەو پەیامی کە پێێتی بە شێوەیەکی وا بگەینی کە کاریگەری لە ناخی قوتابیدا دروست کات مامۆستا وا بکاتن ئەو علمێکە پێێتی علمەکە لە لای قوتابی شیرین بکات و لێوەر بگریت چونکە هەندێک بابەت بۆ خۆی هەندێک بابەت هەیە وشکە هەندێک بابەت هەیە تێگەیشتنی زەحمەتە ئەم جۆرە مامۆستایانەی ئەم بابەتانە پێویستە زیاتر ئەم سیفەتانە لە خۆیاندا بێن نەدی کە ئەو ئوسوبە ئەو شێوازە بەکار بێنێت کە ئەو قوتابیە ئەو زانستی کە پێیەتی لێوەر بگریت بە معنای ئەشتر یعنی ئەو مامۆستایە بتوانێت کە شوهەوایەکی وا بخڵقێنێت زەوێکی وا دروست بکات کە سەرنجی قوتابی ڕابکێشێت سینەی خۆیان بۆی بکەنەوە ئەو علمێکە پێیەتی بگەینی بەو قوتابیانە زۆر باشە مامۆستا ئەگەر دەرفەت بیت بەڵێ زۆر جار مامۆستایان گلەی و گازندەیەوە دەکەن کە ئەو ڕێز و احترامی کە لە نێوان مامۆستا و قوتابیدا هەیە کە جاران هەبووە لە ئێستادا نییە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا خودی مامۆستا تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە قوتابیەکە یاخود بەرامبەرەکەی ڕێزێکی زۆری لێ بگرێتەوە بە پێشەنگی خۆی سەیری بکات پرسیارێکی زۆر وەجیهە زۆر جوانە دەستخۆش بەڕاستی دەتوانین بڵێن مامۆستایان لە ڕابردوودا لەگەڵ ئێستا ئەگە بەراوردیان بکەین دەگەین بە زۆر خاڵی جیاواز لە یەکتر ینی مامۆستایانی پێش کاریگەریان زیاتر بوو ئەمە بۆ هۆکارێک ئەگەڕێتەوە ئەتوانین بڵێن یەکەمین هۆکار کە مامۆستا کاتی خۆی زیاتر کاریگەری هەبووە زیاتر پێشەنگ بووە بەڕاستی مامۆستا خاوەنی کەسایەتێکی بەهێز بووە جا ئەم کەسایەتە بۆ دوو حاڵەت ئەگەڕێتەوە ینی بۆ دوو فاکتەر ئەگەڕێتەوە یەکیان خودی مامۆستاکە خۆی گرینگە ینی وا خۆی هەڵبێخید وا خۆی پێشام داد وا خۆی دەربخات وا خۆی پێبگەینی ینی ئەو کەسایەتی کە هەیەی فعلا ئەو کەسایەتی بپارێزێت ئەمە یەک دوو دەسەڵات زۆر دەور ئەبینیت
لە بەبەهاکردنی مامۆستا و لە بێبەهاکردنی مامۆستا ئەوەی کە پێشان دەماندیت دەسەڵات مامۆستا دەسەڵاتی هەبوو بەڕێوەبەر دەسەڵاتی هەبوو یاریدەر دەسەڵاتی هەبوو مامۆستا نەکە لە ناو قوتابخانە لە دەرەوەی قوتابخانەش دەسەڵاتی هەبوو شکۆی هەبوو ڕێزی هەبوو کەسایەتی هەبوو کاریگەری هەبوو بەڵام کە ئێستا دەبینین ئەوەی کە بڵێن مامۆستا کاریگەری نەمایە بەو شێوەیە وەکو پێی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی جزئی مایە هەر مامۆستایەک لە شوێنی خۆی ڕۆڵی خۆی ئەبینی ئەمە شتێکی ترە بەڵام لێرەدا توانین بڵین دەستەڵات هۆکارێکە لەو هۆکارانەی کە شکۆی لۆ مامۆستا نهێشتۆتەوە وای لە مامۆستا کردووە لەسەر جادە کەسانی نەفس نەزم کەسانی نەخوێندەوان لی بدەن شکۆی بشینن بێڕێزی بکەن ویان لێکردیە کاتی خۆی مامۆستا لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە سەفی پێشەوە بوو ئێستا مامۆستا لە سەفی دواوەش جێگەی نابیتەوە ئێستا لە سەفی دواوەش حیسابی بۆ ناکرێت نەک هەر لە ناو نەک لە دەرەوە وەکو لە ناو خودی قوتابخانە شوایە ئەمە دەبێت دەسەڵات ئیش بۆ ئەو بک بەڕاستی مامۆستا بە پێشنگ پێشاندات وا لە مامۆستا بکات مامۆستا چاوی لە بژێوی دەستی کەسانی تر نەبێت لە دەرەوە مامۆستامان هەبووە لە دەرەوە ئیشی کردیە ئیشکردن عیب نییە فەخر و شانازیە کە مامۆستا بژێوی ژانی خۆی دابین ئەکات و چاوی لە دەستی کەس نییە ئەو مامۆستای جێگەی تەقدیرە جێگەی ڕێزە جێگەی شکۆ و احترامە بەڵام جاری و مامۆستا ئیشی کردووە بۆ قوتابیەک هاتووە شتێکی لێکڕێ و وەکو گاڵتەیەک شتەکەی لێکڕێ و پێی نەویست و وی داوەتەوە لێرە شکۆی مامۆستا ناڵم بریندار ئەبێت و دا ئەبەزێت تەسیل ئەکات لەوەی کە ئەو قوتابیە ئەو پەیامی لێ وەرنەگریت بەڵام مامۆستا ئەگەر خاوەنی شکۆی خۆ بێت خاوەن ڕێزی خۆی بێت لە هەر شوێنێک بێ ئەتوانی ئەم پێگەی بپارێزێت بەڵام جیلی ئێستا وا فکر ناکاتەوە جیلی ئێستا قوتابی ئێستا وا فکر ناکاتەوە گەر مامۆستا لە دەرەوە ئیشی کرد بە چاوێکی کردە تەماشایەکات بۆیە لەسەر دەسەڵات پێویستە ژیانێکی شایستە کە لایق بە مامۆستا بۆی دابین کات شکۆی مامۆستا بپارێزێت کاتی خۆی ئەگەر لە مامۆستایەک درا بایە چ لە ئاسنای دەوام بایە چ لە دەرەوەی دەوام بایە حکوومەت قورسترین دەسەڵاتی ئەگرتە بەر ئەو کەسەی سزا ئەدا بە شێوەیەکی وە کە هەموو قوتابیان تر پێیوە عیبرەتگرتی ببن پند و ئامۆژگاری لێوەربگرن ئێستا بەداخەوەەوە نەمایە ئێستا لە دەرەوە لە ناوە کەسوکاری قوتابیش زاری وایە هەڕەشاکە لە مامۆستا قسە مامۆستاڵێت بۆیە مامۆستا ئەو کاریگەری نەمایە بەڵام پێویستە مامۆستا بە هەر شێوازێک بێت لە هەر سەردەمێکا بێت لە هەر کاتێکا بێت ئەبێت بەڕاستی خاوەنی کۆمەڵی سیفاتی زۆر گرنگ بێ وی بتوانێتن ئەو علمی کە هەیەی کاریگەری دروستکە لەسەر ناخ و دەرونی قوتابیەکان لە ڕووی علمەوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی سیفات و سلوک و ڕەوشت و هەڵس و کەوتی مامۆستاوە ئەوانە زۆر دەور ئەبینین زۆر باش بۆیە مامۆستا پێویستە بەڕاستی حتا لە مەڵهەری لە شکلی لە ڕوخساری هەر لە مووی سەریەوە هەتا بەری پێی هەمووی تعبیر لە مامۆستا ئەکات تعبیر لە زانست و لە علم ئەکات بۆیە کاتێک کە مامۆستا خۆی پێشانی قوتابی ئەدات لە دەرەوە و لە ناوە بێت ئەبێت بە شکلێکی وە بە مەظهەڕێکی وە خۆی پێشانی مامۆستا فعلەن کە ینی نیشانەی مامۆستایەتی و سیفاتی مامۆستایەتی پێیوە دیار بێت ینی نەک کاتێک کە ئەستەپۆل قوتابیەک لە ڕووی کەسایەتیەوە لە مامۆستا بەرزتر بێت یاد لە ڕووی جلوبەرگ و هەسوکەوت و لە ڕووی معاملە و کردار و گفتارەوە لە مامۆستا بەرزتر بێت بە تایبەت کردداری مامۆستا زۆر تەسیریە بێت لەسەر سلوک و ڕەوشتی قوتابیەکان لەسەر وەرگرتنی علم ئەگەر مامۆستا دڵسۆز بوو دەستپاک بوو دەمپاک بوو علمی وێ بوو خوڵقی خۆش بوو ڕووی خۆش بوو توانی قوتابی کۆنتترۆل بکات و کاریگەری لەسەر دروستکات مامۆستا ئەتوانێت ببێتە پێشەنگ ئەمە ئێستاش هەندێک مامۆستای خۆم لە یادە کە لە ساڵی هەشتاکان دەرسی بێمە گوتیا هەندێک لەو سیفەتانی کە ئەکات ئەو کات ئەوە پەیڕەوێ دەکرد بڕوات بێ ئێستاش بەلای منەوە کاریگەری هەرماوە ئەمە شتێکی مجەڕەبە یعنی دەست لە دەست مامۆستا قوتابی فێر ئەکات ئەو قوتابی سبێنێ بە مامۆستا ئەویش قوتابێکتر فێر ئەکات ئەم سیفەتەن ئەبێت دەستا و دەست بکەن قوتابی لە مامۆستا وەربگرێت چونکە بۆی هەیە سبێنی ئەو قوتابیە ببێت بە مامۆستایەک کاتێک مامۆستا بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیەکە کە لەبەردەستی داهەنا مامۆستا مسلم دیارە بەرکەوتنی یەکەمی مامۆستا لەگەڵ قوتابیدایە واتە دەبێت کاریگەری یەکەمیشی بەسەر قوتابیەوە هەبێت چۆن مامۆستا خۆی وا بکە کە ببێتە پێشەنگی قوتابیەکانی ئەو کاتە دەتوانێت ببێتە
پێشەنگی کۆمەڵگاش واتە سەرەتا با لەوە دەست پێ بکەین مامۆستا چۆن دەتوانێت ببێتە پێشەنگی قوتابیەکانی بەڵێ سەرەتا مامۆستا پێویستە لە ڕووی پسپۆڕی خۆیەوە کە لە هەر بوارێک تەدریس ئەکا و دەرس ئەڵێتەوە پێویستە لەو باری خۆی بەڕاستی تێربێت بە معنای کەلیمە زانستی پێبیت علمی پێبیت مامۆستا بتوانێت لە ڕووی علمەوە ئاستی زانستی وابیت قوتابیەک شتێکی لە ئەو زیاتر پێ نەبیت ئەگەر قوتابی وا هەستی کرد زیاتری پێیە ئەو قوتابیە ناتوانێت ئەو مامۆستایە بکاتە پێشەنجی خۆی لێ تەکوینی علم زۆر گرینگە لە مامۆستادا بوونی هەبیت بنەماکانی زانست پێویستە لە مامۆستادا هەبیت مامۆستا لە بواری خۆی کاتێک مامۆستا پرسیاری لێکات کە بڵێت نازانم کە بڵێ وا بزانم وایە ئەمریش وای بۆ ئەچم یان ئەوە هێشتا یەکلان نەبووتەوە ئەم جۆرە قسانە لە ئاسنایی وانەوتنە و تەدریس لە ناو پۆلدا ئەسەرێکی سلبی لە ناوناخی قوتابیا بەجێ دێڵی بۆیە مامۆستا ئەبێت لە ڕووی زانستەوە لە پسپۆڕی خۆی بەڕاستی بێ کامل بیت بەس علمەکەدا موسەیتار بێت پۆلی دێ پۆلی یازدێ پۆلی یەک تا ئاخری مامۆستای زانکۆی مامۆستای پەیمانگایە ئەو مامۆستایە کاتێک کە ئەستەژوورەوە قوتابی هەز بکە ئەو مامۆستایە فەرعیلمە زانستی وەیە ئاگای لە مەنهەجە و موسەیتارە بەسەر منهەجەکەدا ئەمە یەک دوو زۆر گرینگە مامۆستا گرنگی بە مەطالیبی قوتابی داخوازیەکانی کێشەکانی گرفتەکانی بدات مامۆستا ناخی قوتابی بخوێنێتەوە تۆ لە پۆلێک دەرس ئەڵێیتەوە 30 نەفەری تێدایە 25 نەفەری تێدایە 25 طەبیعەتی تێدایە 25 ئەخلاقی تێدایە 25 هەڵسوکەوت و ڕەوشی تێدایە هەر قوتابی ناخ خۆیدا شتێکە گرینگە مامۆستا ناخی ئەو قوتابیانە شارەزابی تێبگات دیان خوێنێتەوە ئاگەی لە معاناتی ئەو قوتابی بێت کاتێک کە داوایشی لێکە ئەگەر لە دەرەوەی دەرسیش بیت ئەگەر لە دەرەوەی دەرسیش بیت لە دەرەوەی بابەتیش بیت لە ڕێگاوی لە ماڵی بیت لە بازار بێت لە سەر شەقام بێت لە پارکێکا بێت کاتێک کە قوتابی خۆ ئەبینی و هەستەکات کێشەیەکی گفتێکی هەیە ینی مامۆستا خۆی بە خاوەنی قەزدی قوتابی بزانێت نەک مزابەتە پۆلێکەوە لەو چل دەقەی کە بۆی دیاری کراوە کاتەکە بەڕێکا و دەرسەکە بڵێتەوە بڵێ من کاتەکەم تەواو کرد و ئێستا ئەسمە دەرەوە کاتێک کە لە پۆل پێش ئەوەی بچێ دەر بپرسی لە قوتابیەکانت چێ تێنەگەیشتیە چێ کێشەی هەیە چێ داواکاریەکی هەیە ئەوە ئەمنم مامۆستای ئێوەم هاتووم شتێکتان فێرکەم من دڵسۆزی ئێوەم ئێوە لە من تەمەتان بچووکترە لە من ئەزمونتان کەمترە لە من زانستان کەمترە ئەمن هاتووم بەبێ بەرامبەر ئەوەی کە هەمێ ئەمەوێ بگەینم بە تۆ ئەمەوێ فێرت کەم ئەمەوێ دەست بگرم ئەمەوێ ڕزگارت کەم لەو نەهامەتی و ناخۆشانەی کە ڕۆژانە دێنا بەردەمت بۆیە مامۆستا ئەبێت سینەی خۆی فراوان کات سینەی خۆی بکاتەوە مامۆستا بێت کەسێک بێت ویقاری هەبێت کەسێک بێت خۆڕاگر بێ ئینفعالی نەبێت لەوانێ جاروێ هەیە مامۆستایەت قوتابیەک دێت مامۆستایەک ئیستیفزاز دەکات دەڵێن جارێک سقڕات دەرسی دەوتەوە قوتابیەکان چاوەڕیان کرد کە سقڕات بێ دەرسیان پێ بڵێت قوتابیە گوتی ئێستا ئەمن دێن مامۆستای ئیستیفزازەکەن ئەو مامۆستایە فعلەن ئیوەی ئێمە کە دەرسی دەکەن بخوێنین دەڵێ قوتابیەکان وا دانیشتن لە ناو پۆلەکە لەو کات هەموو شوێنە باشەکانیان گرت لای خوارەوە لای دەرگا لای کە شوێنێکە پێڵاوەکان لەبەرەکەن ئەویان هێشتە بۆ مامۆستاکە هاتە ژوور کە سەڵەسا لەبەری و تەماشای کرد هیچ شوێنێک نێدابنیشی یەکسەر مامۆستا ئەو شوێنی کەما بووە لە لای خوار و لە لای دەرگا لە لای پێڵاوەکان مامۆستا لەوێ دەربەبێ دەنجی دانیشت زانی چی فەرموو گوتی شەڕەف لەو شوێنەدایە کە سقڕات لێی دائەنیشی قیمەت لەو شوێنەدایە کە سقڕات لێی دائەنیشی قوتابیەکان کە بینیان مامۆستا لە ئاتێکی ئاوە بەرزی ئینسانیدایە هەمویان هەستیان بە تەریقە و تەریق بوونەوە و هەست بە شەرمەزاری و داوای لێ بردنیان کرد ئەو زە بردیان بۆ لای سەرەوە جاری وایە قوتابیەکە لە پۆلە نەڕەوەستە قوتابی هەیە لە دەرەوە کێشە و مەشاکیلی ماڵەوەی هەیە دێتە قوتابخانە هەمان کێشە لەگەڵ خۆ هێنایە لەوانەیە بە شێوەیەکی وا مامەڵە بکاتن مامۆستا ئیستیفزاز کات ئەگەر مامۆستا تەحەمولی قسەیەکی قوتابی نەکرد تووشی هەڵچوون بوو ئینفعالی کرد ڕووی گرژ کرد قسەی ناشرینی پێگوت ئیدی ئەم مامۆستایە لە بەرچاوی قوتابیەکانی دیکەش ینی بەهای خۆی بە دەردێخی
ئەو متمانێ لای قوتابی کەم ئەکاتەوە ئەو قوتابی ناتوانێت لە ڕووی سلووشیات تەقلیدی مامۆستا بکات ینی علمەکەی لێ وەربگریت چونکە مامۆستا بەڵێ پەیامێکی علمی وێ لە هەمان کەدە لە ناو پۆلیدا پەیامێکی پەروەردەی وەیە مامۆستا هەر کە دەستە ژوور لە یەکەمین هەنگاویەوە قوتابی حیسابی پەروەردە هەڵسوکەوت معاملەی ڕۆژانەی کە لە مامۆستا ئەبینی لێی وەرەگریت چاک ببینی چاک وەرەگری خراپ ببینی خراپ وەرەگریت جا چه کردار بێت چه گفتار بێت جیاواز لەوەی کە ئەکەوێتە بەرپرسیار الله رحمەتی خۆی لەسەر بێ ئەفەرمێت قال كان عمر رضي الله عنه يبحث العلماء وأهل الأفتياء على أن يكونوا قدوة للناس بأعمالهم قبل أقوالهم أبقى قسي زور جوانا سركضي دولتي كرديا إمامي عمر رضي خوات بفرمكاتك كأيويز كسيك بين أهل علمه علم بالله بكاته وقطايب خاتم بردست يعني أواني كفتوى أدن فرمي تماشاي كان بل لو تماشاي أقوالي أن بكان يعني تشالت تدر أبريد علم كيسيا فرمي تماشاي أعمالي أن كان أواني كبون بمربي كبون بقدوة بما مصطاب ببيشن فعلا کردەوەکانیان ئانی ئاکارەکانیان لەگەڵ گفتارەکانیان تێک ئەکات یا تێک ناکاتەوە ئەگەر قسە شتێک بوو کرداری شتێکی تر بوو ئەوەی کە لە بەرامبەرتە نەزڕەیەشی بۆ دروست ئەبی وەکو پێویست زانستەکەت لێ وەرناگری علمەکەت لێ وەرناگریت خەڵتیبی بەغدادی قسەشی جوانی ئەفەرمێت ئین العلم شەجەرەة ئەفەرمێت زانست خۆی دارێکە عمل چیە والعمل ثمرة والعمل ثمرة عمليش هەڵسو کەوت بڵێن کردار بەرهەمی ئەو علمەیە شێ لەو علمەیە ئەخواتن قوتابیە قوتابی علمەکە وەرەگرێت جاگەر زانست دارەکەی بێ و بەرهەمەکەشی عمل بێت مامۆستاش عملی جوان نەبوو واتە ئەم دارە بەرێکی جوانی نەگرت کە شایانی خواردن بێت کە ئەو قوتابی وەری بگرێت بۆیە گرینگە مامۆستا ئەم سیفاتە لە خۆی ئەوەی کە ئیگەینێت لە ئەرزی واقعدا پێشتر لە خۆیان تطبیقی کرد بێت باشە جیاواز لەو بەرپرسیارەتەیە کەوێتە ئەستۆی خودی مامۆستا کە دەبێت خۆی بسەلمێنێ ژینگە واتە دایک و باوکی قوتابی ژینگە قوتابخانە بەرپرسیارەتی وەزارەتی پەروەردە و حکوومەت بەگشتی هەموو ئەمانە تا چەند دەوایان کردووە ئێستا پێشەنگی لە مامۆستا بسێنن ینی کاتێک قوتابیەک دەبینێ مامۆستاکەی لەسەر شەقامە بۆ موچە و حکوومەتیش وەڵامی ناداتەوە شەقیشیتی هەڵەدا ئەمە چەند کاریگەری لەسەر لە دەستدانی پێشەنگایەتی مامۆستا دەکات لە کۆمەڵگەی ئێمەدا ئەمە قسێکی زۆر بەجێیە گومان لەوە دانیە کە کاریگەری زۆری ئەبێت وەکو ئەمەژم پێ کرد دەستەڵات هۆکارێک بە بخۆی کە شکۆی مامۆستانەیە لێت ڕێز و احتڕامی مامۆستاکەم کاتەوە بەو بژێوەی کە بۆی دابین کردێ و کە شایستەی مامۆستانیە مامۆستا هێشتا ئامادەیە واز لە پەیامەکەی نەینی ئەوەی کە پێیتی هەڵی گرتووە بیگەینیت بەڵام دەستەڵات بەڕاستی یاسایەکی وای دانەناوە بۆ مامۆستا کە شکۆی مامۆستا بپارێزیت ئێمە دەیان جار هاوارمان کردووە وەزارەتی پەروەردە لایانی پەیوەندیدار یاسایەک دابدرێت کە مامۆستا شکۆ و ڕێز و حرمەتی بۆ بگەڕێتەوە مامۆستا قیمەتی نەماوە لە وڵاتان مامۆستا حەسانەی هەیە کەس ناتوانێت دەست بۆ مامۆستا بەرێت بۆ نمونە ئێستا وڵاتێکی وەکو یابان ماگانە بڕی 72 گەڵا دەدا بە مامۆستا وەکو موچە بەوەی ئەو مامۆستایە چاوی نەچێتە دەستی خەڵکەوە بە عیزەتەوە بژیت دکتۆرەکانی ئەڵمانیا داوایان لە ئەنگەلا مێرگل کرد گوتیان دەبێت ئێمە دەوام ناکەین تاکو موچەی ئێمە وەکو هاوتای موچەی مامۆستا نەکەی ڕاوێژکاری ئەڵمانیا گوتی ئێوە خەیاڵتان خاوە ئێوە ناگەن بە مامۆستا کە تۆ دکتۆری و شانازی بە شەهادەکەتەوە ئەەکەیت چێ ئەتووی پێگەیاندی و چێ ئەتووی کردی بە دکتۆر لە نەتیجە هەر مامۆستایە گوتی ئەبێت مامۆستا لە پێشەوە بێت ئەبێ مامۆستا پێشەنگ بێت قودوە بێت چاوی لێ بکەن یاسایەکی تەندروست ڕێک و پێک بۆ مامۆستا تا ئێستا لە وڵاتی ئێمە نییە مامۆستا ڕێز و شکۆی نەماوە بۆ پێویستە هەر بفەرمانبەرێک کە کار ئەکات لە دەستگایەکی حکوومەت
پێویستە ئەو یاسا شکۆ و ڕێز و احترامی ئەو فەرمانبەرە بپارێزێ. بەڵام لە وڵاتی ئێمەدا بۆ نمونە بەشی عسکەری سیلکی عسکەری زۆر شکۆی پارێزراوترە لە مامۆستایەک کە سلکێکی گەورە و حساسی لە بەدەستدایە. من بەسم پێوە نییە با ئیوانیش کەم بێت، با ئیمامۆستاش لە ئیوان زیاتر بێت کەمتر نەبێت. ئەمە یەک. دوو کە سوکاری قوتابی خۆی لە خۆیدا ئێستا کێشەیەکن لە بەردەم مامۆستایان. قوتابیە کە سەرپێچی کردیە، قوتابیە کە ناڕێک بووە، سلوشی وەکو پێویست نەبووە، مشاغی بۆ لە قوتابخانە. کاتێک کە ئێمە لە دوو کە سوکاری قوتابیمان ناردو و بانگمان کردیا، کاتێک کە هاتیە باوکەکە لە قوتابیەکە خەراتر بووە، داوای سکاڵای کردیە، هەڕەشە لە مامۆستا کردیە. لە دەرەوە کاتێک کە مامۆستا چۆتەوە ڕێگەیان پێگرتووە. لە هەمان کاتدا لایەنی پەیوەندداریش ئاگادار کراوەتەوە، حکومەت ئاگای لێ بووە کە فڵان کەسە لەو جیهەتە لە مامۆستای داوە. واتە هاوشانی ئەو پەروەردەی کە مامۆستا پێشکەش بە قوتابی دەکات تا چەند گرنگە خێزانیش ڕۆڵی هەبێت لە پەروەردەیەکی باش و تەندروست بۆ قوتابی. شکۆی خۆی نەتوانی بپارێزی، ئەگەر هەشی بێت ئەویش لەدەست ئەدا و ئەویش دەڕاتن. مامۆستا ئاماژەم بەوە کرد تا چەند گرنگە هاوشانی ئەو پەروەردەی کە مامۆستا پێشکەش بە قوتابیەکانی دەکات پەروەردەیەکی دروستی خێزانەکانیش ڕۆڵێکی باشی دەبێت لەوەی کە هەم مامۆستایەکی پێشەنگ دروست بێت، هەم پەیوەندیەکی تۆکمە لە نێوان مامۆستا و قوتابیەکەدا دروست بێت. واتە ڕۆڵی خێزان لێرەدا چییە؟ ئەمەیان خاڵێکی زۆر گرینگە، پەیوەندی نێوان قوتابی لەگەڵ مامۆستا و زائیدەن مامۆستا لەگەڵ کە سوکاری قوتابی. بەداخۆ ئێمە ئێستا لە سەردەمێکە ئەژین بەعام پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بووە، ڕۆژ لە ڕۆژ لاوازتر ئەبێت لە بینی خزمەکان نامینێت کە خزمی نزیکن زە لە نێوان مامۆستا و قوتابی و کە سوکاری قوتابی ببینێت. ئەمە فاکتێرێکی زۆر ئیجابیە، پێویستە ینی لایەنی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە ئیش بکات، کار بە ئەوە بکات چۆن بتوانین کە سوکاری قوتابی هاوکاری پەروەردە بێت، هاوکاری مامۆستا بێت، دایک و باوک ئەو قوتابیانەی خۆیان لە ماڵەوە پەروەردە بکەن، تیان بگەینن، فێریان بکەن مامۆستا گەورەی تووە، مامۆستا باوکی دووەمی تووە، قوتابخانە ماڵی دووەمی تووە، وا فێری کات. شت لە من وەردەگری لە دەرەوەش لە مامۆستاکەت وەرئەگریت. بەڵام ئەم جۆرە پەروەردەیە بەڕاستی پێشان زۆر هەسی پێوە ئەکرا، بەڵام لە ئێستادا ئەوەش بەرەو کز و بەرەو لاوازی چووە. کاتێک کە قوتابیەک چوویتەوە سکاڵایەکی هەبووە لە مامۆستایەک لای دایکیت لای باوشی باسکی دێت بەبێ ئەوەی ئەو مامۆستایە پەیوەندی بکات بە مامۆستای بابەت بە بەڕێوەبەری قوتابخانە، ڕاستەوخۆ تەلەفۆنی کردەوە هەڕەشەی کردووە لە مامۆستاکە بەبێ لێ کۆڵیتەوە ئەو قوتابی ئەوڕۆ بۆ بانجیان کردیە، بۆ سزایاندایە، بۆ ناردیتیانەوە، بۆ دەرەزەی لێشکاوە، کە سوکاری قوتابیش بە دوو ئەوی دانایەت. ئێمە ئەمانە هەر قسەنی ئەیکەین لەو قوتابخانەی کە من خۆم دەرسی تێدا ئەڵێمەوە، قوتابیە کاتێک کە ویسمان ئیزراتی لەگەڵ وەربگرین، کاتێک کە بانجی دارەمان کرد بۆمان دەرکەوت سەرپێچی خراپی کردووە کە پەیوەندیمان کرد بە کە سوکاری قوتابی باوشی کاکە تا قوتابخانەوەرە کوڕەکەیت و سەرپێچێکی لەو بابەتەی کردیە، وتی ئەمن نایم دەری کەنە دەرێ و هیچ عیلاقەم پێدا نییە. ئەمە وەڵامێکی خراپە کە قوتابیە جێدەهێڵێت، ئەو قوتابیە ڕۆڵەی ئەو دایک و بابەیە، جەرجی ئەو دایک و بابەیە ئەبێ خەمخۆری بێت. بەڕاستی دایکان و باوکانیش ناڵێم هەمویان، بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئاستی پێویستدانین متابعی ئەولادی خۆیان ناکەن، قوتابیەکانیان ناکەن، جگەرگۆشەکانیان ناکەن، لایەنە قوتابخانە لایەن پێستنەوە. ئێمە کۆبوونەوەی دایک و باوکان ئەەکەین، چەندجار لایەن ئاگادارەکەینەوە، ئەوجا ئامادەی کۆبوونی دایک و باوکانیش نابن. کەواتە هەم لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی پەروەردە، هەم خودی مامۆستا، هەم خودی قوتابی، هەم خێزان، هەم کۆمەلگا و هەم دەستگاکانی ڕاگەیاندنیش بەداخەوە ئەوەی کە لەمەوەی ڕابردوو بینیمان لە دەستگاکانی ڕاگەیاندن سوکاتی مامۆستا ئەکرێت، سوکاتی بە عیلم ئەکرێت، کەسیش لێی وە جواب نایێت، کەس خۆی بە ساحب نازانیت. بەو شێوە ماوەتەوە کە ئێستا بینین ڕۆژ لە دوای ڕۆژیش ئاستی زانستی کە دائەبەزیت ئەمێشەکە لە هۆکارەکان کە مامۆستا کاریگەری نەمایە، کە مامۆستا ناتوانین لێپێچینەوە بکات لەگەڵ قوتابی. یعنی ئەو یاسانی کە لە وەزارەتی پەروەردە دەرچوون زیاتر لە بەرژەوەندی قوتابی نەک لە بەرژەوەندی مامۆستا. زۆر باش. بۆیە قوتابیش بێمنەت ئەبێت، کە سوکاریش بێمنەت ئەبێت، بە زۆر شێوازەیە کە قوتابی توانێت پەڕێتەوە دەرچێت. بۆیە خوێندنەکە ئەوکو پێویست ناکاتە قوتابی
وە قوتابیش کاتێک کە تەخەڕوج ئەکا شادەیەک بەدەستی تەماشاکات هیچ زانستێکی ئەوتوی پێ نییە. زۆر باش، زۆر سپاس بۆ مامۆستا موسلیم محەممەد کە لە سوورانەوە لەگەڵمانە بوو. سپاس بۆم دەرفەتە. بەڵازدان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین لە دوای ناوبڕەکە لەگەڵمان بمێنەوە بۆ پێشکەشکردنی بڕگەواڵەتەکانی دیکەی پەیامی ڕۆژ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لێبێت دازان و خۆشەویستان بۆ وەرگرتنی بەشێک زانیاری لە بەشێک لە شار و شارشەکان دەچینە لای پەیامنێرانمان. سەرەتا دەچینە شاری هەڵەبجە، پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە شاری هەڵەبجە. بەڵێ دانیێر سڵاوتان لێبێ. گرتبوونەوەی فەرمانبەرانی گرێبەست لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. لێرەدا لە ناو باخی گشتی کۆبوونەوەتەوە داواکەن کە بکرێن بە میشەیی. لە ماوەی ڕابردوودا 7 جار هاتوونە سەر شەقام بۆ ئەوەی کە داواکارەکانیان بگەێن بە حکوومەت لەوەی کە فەرمانبەری گرێبەستن داواکەن کە بکرێن بە میشەی وەک خۆیان دەڵێن تیاندایە بۆ 15 ساڵ فەرمانبەری گرێبەستە تاکو ئێستا نەکراوە بە میشەی. لێرە بەپێی یاسا لە حکوومەت هێرێمی کوردستان هەر کەس زەر فەرمانبەرێک بۆ ماوەی 3 ساڵ گرێبەست بێت دواتر دەبێت بە هەمیشەی. بەڵام تاکو ئێستامان وەک خۆیان دەڵێن ئەو قەیرانانەی کە ڕۆبەڕووی حکوومەت بووەتەوە ڕێگر بۆ لەوەی کە بکرێن بە هەمیشەی. من ئێستا چەند فەرمانبەرێکی گرێبەست ئەدوێنم لە نزیکەوە وەک دەبینین لە دروشمێکی شان بەرز کردوێتەوە. سڵاوتان لێبێ. چەند ساڵە فەرمانبەری گرێبەستە؟ 11 ساڵە خەریکی تاواگین بە 12 ڕۆین. وڵای داواکاری منەوەیەمان کرد بە هەمیشەی و هیچی کەمان ناوێت بەس بە هەمیشەی. تان چیە لەگەڵەوەی کە فەرمانبەری گرێبەست؟ وەڵای معناتمان ئەوەیە چەند ساڵێمە هیچمان بۆ ئەوی نییە، نە مەسەلەن بڵێن ئینجازەی داگایەتی، نە دەرماڵە، نە ئەوەی کە بۆ فەرمانبەرانی بە هەمیشەی کراوە بۆ ئێمە هیچ نیوە ئەویشمانە بۆ نەکراوە. ئێمە ئەمانەوێ بۆمان کرێت و کرێن بە هەمیشەی و درسپاس. بەڵێ من ئەمە پرسیارێک لە تۆ بکەم بۆچی ئەوە ناسن بەردەم دام و دەستگایەکی فەرمی حکوومەتەوە لە باخی گشتی پەیام بۆ کێ ئەگەێن ئێوە تانەوێ یعنی پەیامەکان ڕاستی کێ؟ سەرۆکی وەزیری خوێندنی باڵا لەبەرەوەی مافی خۆمان باتە و ماکاوە هەمیشە ئێمە چەند ساڵە گرێبەستی. زۆر باشە. ئێوە گەر پێم بڵێن لەکوێ فەرمانبەر لە فەرماگەیەک فەرمانبەری گرێبەستن و داواکاریتان چ؟ بەڵێ من بەش بە حاڵی خۆم بۆ ماوەی 11 ساڵە بۆ ماوەی 2 ساڵ وانە بێژ بووم، ماوەی 9 ساڵە گرێبەستم لە بەڕێوەبەرەتی ئاوی هەڵەبجە
داوا ئەکەین لە حکوومەت کە بێتە سەرخە داواکانمان جێبەجێ بکات چکەمە هیچ بارگرانێک بۆ حکوومەت دروست ناکەین ئەگەر قازانجێک نەدەینە دەست ئەو و داوای لێ ئەەکەین بە زووترین کات داواکانمان بەڵێ بێگومان سوورەبین لەسەر داواکاریەکان بەرداوامە بین لە خۆپیشاندان. بەپێی ئەو زانیارانی کە منەمە بەشێک لە فەرمانگەکان ڕێگە نادن لەوەی کە فەرمانبەرانی گرێبەست بێنە سەر شقام و داواکاری خۆیان بگەن کە مافێکی ڕەوای خۆیانە لەبەروی ڕێژەیەکی کەم لە فەرمانبەرانی گرێبەست لە ئاڵەبجا ناتونێتە سەر شقام و لە ناو باخی گشتی و لە شوێنە جیاوازەکان داوای مافی خۆیانەکەن کە مافێکی ڕەوای خۆیانە وەک خۆیان دەڵێن لەوەی کە 3 ساڵ دوایەوە کە کاک لە هاوشانی فەرمانبەرانی میشەیی کار دەکەن ئەوانش بکرێن بە میشەیی بەڵام لە ئێستادا وەک خۆیان دەڵێن تیاندا لە 10 ساڵ و لە 15 ساڵ فەرمانبەری گرێبەست تا ئێستا نەکراوە بە میشەیی. سامان جیاواز لەو بابەتە کەش و هەوای هەڵەبجە چۆنە لێرە نمەنمە باران دەبارە لەوێ پێم وا بێ خۆرە خۆرە تاوە دانیار بەپێی پێشبینەکانی کەشوەوە بڕیارە لە دوو ڕۆژی داهاتووە وە سوێنێ و دووسبەی شەپۆلێکی دیکەی بارانبارین سنووری پارێزگای هەڵەبجە بگرێتەوە بەپێی زانیارەکانی کەشناسی هەڵەبجەش لە ماوەی ڕابردوودا ئەم ساڵ زیاتر لە 20 میلیم باران باریوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوون بەڵایزان دیارە لە ڕانیە دەواازەی ڕاپەڕین واروەها لە هەولێر جارێکی دیکە گربوونەوە ناڕزایی هەن لە هەولێر بەشێک لە دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆپی مانگاکان و لە ڕانیە وەکو هەڵەبجە فەرمانبەرانی گرێبەست ناڕزایی و گردبوونەوەیان هەیە لەوەی کە داوای دامەزراندن دەکەن هەمووەمانە هەم بە فەرمی وە دەرچوەکانی زانکۆپی مانگاکانیش داوای دامەزراندنی فەرمی خۆیان دەکەن کە دەرچووە دانەمەزراوەکان ئەوانەی کە پلەی یەکەم و دووەم و سێمیان هێناوە لە زانکۆپی مانگاکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2015ەوە تا ئێستا کە لە دوای سەرەڵدانی قەیرانی ئابوووریەوە بوو نزیک بە 5600 قوتابی دەبن لە زانکۆپی مانگاکاندا کە تا ئێستا دانەمەزران وە پلەکانی یەکەم و دووەم و سێمیان هێناوە لە زانکۆپی مانگاکانی خۆیانەوە پێویستە دابمەزرێن. ئێستش دەچینە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش فەرموو زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێرمان بۆ بگوازەرەوە. سڵاتان لێبێت کاک جلال ئەم کاتتان باش بەڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر کرێکارانی بەڕێبەرایەتی بازرگانی کەلوپەلی خۆراکی هەولێر لە بەردەم بەڕێبەرایەتەکەیان گربوونەتەوە لە بەردەم ئەو مەخزنەی کەەوە کەلوپەری خۆراک واتە بەیاعی ئەو خواردانێکەوە بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیانی پێدەگوترێت لێرە گربوونەتەوە ئێرە مەخزنی ڕئیسی شاری هەولێرە ئەو کرێکارانە داوای ئەوە دەکەن کەەوە ئەوان چەند مانگێکە موچیان پێ نەدراوە یاخود لە هەر تەنێک لە ڕابردوودا 3500 دیناریان پێدەدرا بەڵام ئێستا کەم بۆتەوە بۆ 2250 دینار واتە 2000 لە هەر تەنێک دابەزاندن بەڵام ئێستا بۆ ماوەی نزیک بە نیوەی مانگ تێپەڕیوە و ئەو پارەیان وەرنەگرتووە لە ماوەی ڕابردووش نزیک بە 4 مانگ هیچ بڕە پارەیەکیان وەرنەگرتووە بۆیە من دەمەوێت ئێستا بچمە لای خۆیان لە سەرزاری خۆیانەوە قسەکان نەقڵ بکەم سڵاو لەبێ مامەجان من بەڕاستە خۆ لەگەڵدام داواکاری ئێوە چیە ئێوە بۆچی گربوونەتەوە پێشتەچی بەخێراتێکە لاڵەکەتان دەکەم وەڵای ئەوەی گربوون و حەق خۆمان گربوونەوە حەقی ئێوە چییە بۆچی ئێوە حەقی ئێمە ئەوەیە کە پارەمان لێ خورایە لەبەر ئەوەی بدایەتی ئەمە لە 93 و 4 لێرە ئیش دەکەین بدایەتی تەنی بە 4,000 ئیشمان دەکرد ئێستا 2000 ڕوبەکمان دەدەنێ لەسەر ئەو 2000 ڕوبەش پارەی نادەن کە پارەی نەدادێ و کرێکارە چ بکە ڕۆژانە مەسرەفی هەیە ئێوە ژیانی ئێوە لەسەر ئەو کرێکاریەیە بەرە ژیانی مە لەسەر ئەو کرێکاریەیە دۆخی داراییتان دۆخی ژیانتان گوزەرانتان چۆنە یعنی ناتوانن ئەگەر پارەکە تۆزێت تاخیر بێت یاخود 16 ڕۆژێک تاخیر بێت ئەیجا بژێوی ژیانتان دابین کرد وەڵی ئەگەر پێمان بکرا باە ئەو ئیشەمان نەدەکرد چکە ئەو ئیشە هەمووی لێ سەقەت بووینە یەک لۆری زەیتی بار دەکەی 1200 کارتۆن 40,000 دەداتێ لەو 40,000 تەقسیمی شەشێکە 8,000 پێ دەبڕێ ئەو 8,000 دەبێ مالە چ لێ دەکەی لە سبێن هەتا نیورانە لۆریەکی بار دەکەی ئەو 8,000ش ناداتێ بەڕاستی داوا لە حکوومەتی دەکەم هەم پارەکەمان لۆ زیادکە هەم ئەوەش نێری بەڕاستی پێ بدەن دەستا خۆش بێت من دەمێت بسمە لای بەشێشتر لەو کرێکارانەی کەوا لێرەن گربوونەتەوە نزیک ژمارەیان نزیک دەبێتەوە لە
نزیک بە 100 کەسێک دەبن من دەمەوێت لێرە لەگەڵیان گفتوگۆ بکەم سڵاوتان لێبێ مامەجان من بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵتان مامەجان بۆ برە سڵاوتان لەبێت داواکاری ئێوە وەکو کرێکار لەو کۆگایانە چییە ئێوە لە چیەوە سەرچاوی گرتووە ناڕزایەتەکانی وڵی مەبەستە بەوەی یعنی پارەکەمان دەنێ یەک کێشێتکەمان نییە ئەما تا گلەیمان لە مقاولش نیە مقاولش حەق خۆیتی کە پارێ نەدەنێ چ بکاتم قڕ بەسەری بەزەوە ماخانی و سارەکەی بفرۆشی و فلاس بینی ئەی بۆچی ئەو بڕەپارەی کە ئێوە داوا دەکەن یاخۆت حەقی ئێوەیە پێتان نادرێت تۆ کارەکەی چی حەلە ساس تۆ کارەکەوێ دەرێ حکومت لۆمان سەرف ناکە کە سەرف نەکە ئەوان چ بکەن ئەمەش حەق خۆمان ئەمەش ڕۆژەیش دەکەین ئەمە لە شێراوی ڕادێت ئەر ڕۆژە بەلایکی میدە 1500 هەر دەبی بەنزین لە سیارەیەکەین و بێن و بگەڕێنەوە ینی دۆخی ژیان و گوزەرانتان بای ئەوەندە خراپە کە ئێوە نەتوانن دوای 15 ڕۆژێک کارکردن بەبێ موچە ئێستا تەمەشاکە دۆلار گران بووە کە دۆلار گران بووە ئازوقا هەمووی گران بووە تو ژیان لە سە وەزعەیە کە لە سە وەزعیبی کو بەڕێوە دەچی ئەوە لەو لای پارەی ئاوی دێ لەو لای پارەی کارەبای دێ لەو لای پارەی مۆلیدەی دێ یعنی بە هیچ شتێک ڕناگەی ئەوەش نەبێتن ئێچ دەکەی خۆش زۆر سپاس بەڵێ گربوونەوەکە تاوەکو ئێستا بەردەوامە و هیچ کەسێک لە لایەنە پەیوەندیارەکان بەدەمیانەوە نەهاتوون باشەی دەستدانی پەیوەندیدار دەبێت چێ بەدەمیەوە بێ وەزارەتی بازرگانیە یا خۆتەمانە کۆمپانیای وەک تاوەکو ئێستا گربوونەوەکەیان بەردەوامە هەرچەندە دەشگوترێت بەشێک لەو کرێکارانە لە ژوورەوە ماونەتەوە بەهۆی هەڕەشەکردن بێت یاخود بەهۆی ئەوەی کە بێنە دەرەوە سیارەکانیان لێ دەسەندرێتەوە یاخود بە جۆرێکی تر بڵێم لەوێن گەربێنە دەرەوە دەردەکرێن بە هەر جۆرێک لە جۆرانە ئەمانە بەشێکیانن لەو کرێکارانەی کەوا لە بەڕێوەبەراتی بازرگانی کەلیپەلی خۆراکی هەولێر گربوونەتەوە بەڵێ زۆر سپاس بۆ پامێربانی دریز محەممەد کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بەڵازان دەچینە ڕانیە پێما بە لێوەش گردبوونەوە هەیە پامێرمان ڕێناز وەردەگرین ڕێنا سڵای خوا لێبێت و زانیاری و چالاکیەکان چین لە دەفەری ڕانیە بەڵێ سڵاوی خۆتان لێبێت دیارە هاوشێوی بەشێک لە شار شارچەکانی ترکستان ئەمڕۆ لا دەڤەری ڕاپەڕینیش بە دیاریکراوی لە بەردەم ئیدای ڕاپەڕین خۆپشاندان و گربوونەوەی فەرمانبەرانی گرێبەست بەردەوامی هەیە وەک خۆیان باسی لێو دەکەن تاوەکو ئێستا کەس نهاتووە بەدەم داواکاریەکانیەوەنەوە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە بۆ زانیاری زیاتر من ئێستا دەمەوێت بچمە لای خۆیان قسە بکەن بەڵێ دەمەوێت بچمە لای ئەو بەڕێزە ئەگەر قسەما بۆکەین تاوەکو ئێستا کەس هاتووە بەدەم داواکاری ئێوە بۆچی تاوەکو ئێستا بەردەوامن بەخێربن سەرچاوانم وەکو بەدەنگەوە هاتن نەخێر تا ئێستا هیچ کەس بە شێوەیەکی فەرمی لە ئاسی باڵادا لەلایەنە پەیوەندیارەکان نەهاتوون بەدەنگمانەوە ئەوە بەداخەوە یعنی جێگەی ئەسەفا بۆ ئەوەش بەردەوامین بەزدی یعنی ئەمە چاوەڕین وەڵامێکمان بدرێ یعنی ئەگەر منداڵێکی ساوە بگریە کە سوکارێک بابێک داکێک بەهانایەوە دێت ئێمەش وەکو ڕۆڵەی ئەو حکومەتین یعنی تا ئێستا بەداخەوەین ینی بەڕاستی بەداخەوەین کە بەدەنگمانەوە نەهاتوون بە هیچ ئێوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بۆچی کەس نایەت بەدەم داواکاریەوە وەڵاهی هۆکارەکەی بڵێم چی هەروای دەبینین کە ئەوان بۆ خۆیان نازانن یانەوە تا ژیان ئێمە نابینن مەعاناتەکان ئێمە نابیستن پەیاممان نەگەیشتوە تا ئێستا بەوان جا ئێمەش دەبێت شێواز و ڕێگای تر بەکاربێنین ئەگەر بگاتە ئاسی نوێ بگاتە کاتی نوێکردنەوەی گرێبەسەکانمان ئێمە قبوڵی ناکەین گرێبەسەکانمان نوێ بکرێتەوە بە هیچ شێوەیەک خۆش دەمەوێت بەڕێزتر وەربگرم بەڕێزەکە قسەما بۆکەین داواکاری سەرشی ئێوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم سەرتا زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ پێیان کە ئەوەی کە لە توانایدا بوو بێت پەیامەکەی ئێمەی گەیاندووە سپاسی دەکەین بەڕاستی ماندوو بووە پەیامەکەی ئێمە ڕوون و ئاشکرایە بوون بە هەمیشەی بوونە کە هەرێک لەو بەڕێزانی کە لێرەیە مودەی یاسایی تێپەڕاندووە بە یاسا و ڕێکارەکانی خۆی جێبەجێکرد زیاد لە توانای خۆشیان کاریان کردووە بەڕاستی ئەمن داواکاریم بڵم حکومەت ماچکۆ داواکاریمان کردووە بۆ خۆی دەڵێ شتەکانتان تەواو هیچ کێشەیەکتان نییە دەکەواتە هیچ شتێک نەماوە ئیشەڵا شتەکانیشمان تەواو دەبێت ساڵی وەڵامێکی ڕسمین بە کتابێکی ڕسمی وەڵاممان دەنەوە سپاسیان دەکەین دەمەوێت بچمە لای ئەو خاتونانە بە شیشا وەربگرم ئەگەر بەڕێز قسەم بۆ بکەی ئێوە تاکوکەی بەردەوام دەمن داواکاری ئێوە تا ئێستا کەس گوێ لێ نەگرتووە وڵی جامە بەردەوام دەبنە کاتی جوابێکی یەکجاریمان دەدەنەوە لەبەرەوەی تا ئێستا وەک ئاگاداربی بۆ شێ خۆپشاندان نەکراوە بێدەنگترین چینی فەرمانبەران بووین هەتا ئێستا عنی هەر چاوەڕێبین بەڵام تەواو هەر بەردەوام دەبین هەتا ئەو کاتی جوابێکی یەکجارێکیمان دەدەنەوە زۆر سپاس بەڵێ ئەوەی دەیبینن گربوونەوەی بەشێک لە فەرمانبەرانی گرێبەسە لە سنووری دای ڕاپەڕین بەردەوامی هەیە
وەک خۆیان باسی لێوە دەکەن بەردەوام دەبن تاواکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. زۆر سپاس بۆ پامنێرمان ڕێناز لە ڕانیەوە لەگەڵمانەوە جار بەداخەوە ئەم گرتبوون و لەم لەو شارکەچی حکوومەتە کوردوتەنی مێشە میوانی نییە. دیارە لە دوای ناڕزایی مامۆستایانی وانەبێژ کە 23,000 مامۆستای وانەبێژمان هەبوو و نزیک پێم وایە 20,000 15,000 و 20,000 فەرمانبەری گرێبەستوە لە ئێستاشدا 5,600 دەرچووی یەکەم و دووەم و سێمی زانکۆ پەیمانەکان کە مافی خۆیانە بە پێ بڕیار لەوەی کە دابمەزرێنەوە تا ئێستامانە کە لەم ماوەیان ناڕزایی و گرتبوونەوەیان ئەنجام داوە تا ئێستا وەڵامێکی داواکاریەکانیان نەدراوەتەوە و حکوومەتیش بێباکانەوە پەرلەمانیش کە هەموو چاوەکان لەسەر پەرلەمانن تەنها لە کۆبوونەوەکانە باسییان کردو بەڵام هیچ بڕیارێکیان تا ئێستا دەرنەکردووە لەوەی کە مافی ئەم چین و توێژە جیاوازی کە ئێستا لەسەر شەقامن و داوای مافی خۆیانەکەن مافیان پێ بدرێتەوە. وڵازان خۆشەویستان ناوەندی زانکۆ و پەیمانگای ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستاوە بە ئەنجامدانی چالاکیەک لە شاری سلێمانی بە بۆنەی ڕۆژی نەخۆشی شەکرەوە ڕۆژی جانی نەخۆشی شەکرەوە پێکەوە بینەری راپۆرتێک دەمین لەو بارەیەوە کە هاوکارمان ڕامیا ڕوسمان ئامادەی کردووە. ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەدا هەڵمەتێکی هۆشیاریان دەست پێ کرد. هەڵمەتەکە بڵاوکردنەوەی پروشەر و نامیلکە بوو لە نێو بازاڕی شاری سلێمانی و نەخۆشخانەی بەخشین و دواتریش ئەنجامدانی پشکنینی شەکرە بێ بەرامبەر لە فامیلی بۆڵ. ئاماج لەم هەڵمەتە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە نەخۆشی شەکرە. ئەمڕۆ ڕۆژی 4/11 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی شەکرەیە. ئێمەش وەکو بۆردی تەندروستی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی و بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەی بەخشین هەستاین بە دەرکردنی پروشەر و کۆمەڵێک ڕێنمایی بۆ خەڵک ئاگدار بکەنەوە لە نەخۆشی شەکرە. واروەها ئەمانەوێت بە سێ فاکتەر ئیشەکە ئەکەین. نزیکی 1000 پروشەر دابەشەکەین ناو بازاری شاری سلێمانی. واروەها لە فامیلی مۆڵ دکتۆری پسپۆر لەگەڵ پەرستار دانیشە هەم فحسی شەکرەکە هەم ڕێنمایی و ئەگەر پێویستیکە دەرمانەدا بە خەڵکی توژبوونی نەخۆشی شەکرەیانەوەی کە توش نەبووە. ئامانجمانەوەیە خەڵک هۆشیار بکەینەوە کە زیانەکانی نەخۆشی شەکرە چونکە درێژخایەنە ئەوانەی توش نەبوون خۆیان بپارێزن لە توشبوونەوانەی توش بوون ڕێکارەکان بگرنە بەر تاکو و بەربڵاو نەبێت و تووشی ناڕەحەتی نەبن. نەخۆشی شەکرە نەخۆشیەکی درێژخایەنە بۆ توشبوونی جیاوازی ناکات لە نێوان گەنج و پیر. یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارەکان ئەگەر کەسی توشبوو چارەسەر وەرنەگرێت مەترسی لەسەر ژیانی دروست دەکات. لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیان دەڵێن کۆڵنادەن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دژی ئەم نەخۆشیە تەنانەت ئەگەر کەمترین کەسیش بەدەمیانەوە بێت. سەرتا سڵاوتان دەوێ ڕاستی ئێمە زۆر سوورین لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری وەلەو پێشوازێکی باشمان لێ نەکراوە لە ڕاستیە و چونێتە لای هەر کەسێک ویستمانە قسەی بۆ بکەین ڕێنمایی بینێ پشتی تێکردوونیان ڕۆی تێنەکردوین بەڵام ئێمە سوورین لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری ئەلحەمدوللا کەسیش هەبووە لایەنی ئەرێنیمان زیاترە بەدەممانەوە هاتووە گوێی لێگرتوین و سوپاسیشی کردوین توێتی زۆر سپاسانەکەم بۆ هۆی ئەمە متوانیومە سوود بگەێنم و سوود بە کەسی تریش بگەێنم و بڵاوی بکەمەوە. بەڵێ چالاکیەکەمان لە فامیلی مۆڵە بێ کاتژمێریەکی پاشنیەوەڕۆ ئیشەڵا لەوێ دکتۆرێکی اختصائی دانیشێت ڕێنمایی ئەیات بۆ کەسانی کە توش بوون و ڕێنمایی خۆپارێزی ژا بۆ کەسانی کە توش نەبوون و لەگەڵیشا تێستی شەکرەکەین بێ بەرامبەر و بە کەسەکە ئاڵێنەوە کە شەکری بەرزە یان نزمە پێویستە چی بخوا و چی نەخوا. نەخۆشی شەکرە لە ئێستادا لە ڕیزبەندی نەخۆشیە مەترسیدارەکانی جیهانە. ساڵانە لە سلێمانی نزیکەی 1020 کەس تووشی نەخۆشی شەکرە دەبن. ئامارەکەش بەردەوام ڕوو لە هەڵکشانە. هۆکاری سەرەکی توشبوون بە شەکرە شێوازی ژیان و وەرزش نەکردن و خواردنی خێرا و نەجوڵانە. ڕامیا ڕوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازیزان دیارە بڕیار وایە جارێکی دیکە فیستیڤاڵی بارانی ڕەحمەت لە سلێمانی ساز بکرێت کە فیستیڤاڵێکە توانم بڵێم کەمە دووەم جارە ساز دەکرێت هەرچەندە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ساڵی ڕابردوو و پێرار جارێکی دیکە بەهۆیەوەی ئەوانەوە دواخرا بەڵام ئەم ساڵ جارێکی دیکەم فیستیڤاڵە ساز دەکرێت بە سپۆنسەری میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵ وەروها کەناڵی ئاسمانی پەیام کە فیستیڤاڵەکە دەگوازێتەوە جۆرێکە لە فیستیڤاڵ کە تایبەتمەندیەکی بۆ هەوادارانی خۆی وەرگرتووە لەوەی کە هەمووان چاوەڕێیەوەکەن کە بە هونەرێکی تایبەت
باس لە خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێتەر ببڕن لەم کاتانەشدا کە دیارە بارانی ڕەحمەت هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە زیاتر دەتوانم بڵێم من فیستیڤاڵە دڵنشین دەبێت لەسەر ئەم بابەتە ئێمە لێرە میوانمان هەیە بەڵام پێشووی چینای میوانەکە جەران راپۆرتێکمان هەیە لەسەر کێشە و گرفتەکانی گەنجان کە کۆمەڵی دادگەری لەوێ لەگەڵ گەنجانە گفتوگوی کردووە لە ڕانیا باز لە کێشە و گرفتەکانی گەنجانیان کردووە هۆکارەکان چین و چی بکرێت کە چارەسەری کێشە و گرفتەکان لەو دەڤەردا بکرێت لەو بارەی و راپۆرتێک هەیە پێکەوە بینەی دەبین دواتر درێژە بە بەرنامەکەمان و باز لە تەوری دومی بەرنامەکەمان دەکەین. ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری کوردستان ئەمڕۆ گفتوگوێی تایبەتمان کرد لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆشەویستی سنووری مەڵبەندمان ئامانجمان لە ئەم دیدار و گفتوگۆیە قسەکردن لەسەر 4 تەوەر کە کۆبەوە لە 2 تەوەری سەرەکیدا ئەویش گرفتەکانی گەنج و چارەسەرەکانی لە چیدا دەبینێتەوە کە تایبەت بوو بە پرسی گەنجان لە ناو ڕیزەکانی کۆمەڵ دادگەری کوردستان چۆن بتوانین پرسی گەنج لە ناو کۆمەڵدا چارەسەر بکەین کێشە و گرفتەکانی چین و گرفتەکانی بەردەم هاتە پێشەوەی گەنجە و چارەسەرەکان چینێک ئێمە بتوانین لە سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری کوردستان ئیش لەسەرەوە بکەین کە گەنجەکان زیاتر لە کارباری ئێمە لە ئۆرگانەکاندا کۆ ببنەوە و لە داهاتووشدا چۆن سوود لە تاقە و تواناکانی گەنجاوەر بگرن ناو کۆمەڵدا. باسی خواسی پرسی گەنج تاوتوێک لە ئێستادا یەکێک لەو کێشە و گرفتیانی کە کۆمەڵگای ئێمەدا هەیە کە پێویستە چارەسەری بۆ بدرێتەوە ئەوشێ کێشە و مەعاناتی گەنجانە گرفتەکانی گەنجانێکی زۆرمان وڵاتی هەرێمی کوردستانیان بەجێهێشتەوە ڕوو هەندەران ڕۆشتونە ئێمە دەمانەوێت پرسی گەنجان پرسی لاوام بکەینە پرسێکی زیندوو و لە مەوضوع بە شێوەیەکی کردەی پرۆژەی عملی هەبێت بۆی خزمەت بە گەنجان بکەین بۆ چارەسەری بۆ گەنجان بدۆزینەوە و دەبێت لە مەوضوع بەڕاستی دەمانێت پەیام بکەین کە حیزبەکان پرۆژە و کارنامەی سەرەکیان کارکردن بێت لەسەر دۆز و داخوازی گەنجە. بەشداریمان کرد لە چارەکەی تایبەت بە کێشەی گەنج و چارەسەرکردنەکان و گرفتەکانی گەنج لەم کۆبنەوەیدا کۆمەڵێک پێشنیار و تێبینی و ئەو گیر و گرفتانی کە گەنجان لە کۆمەڵگای کورددا ڕوبەڕووی بوونەوەیەک تاوت وێکراوە و کۆمەڵێک چارەسەر باسکراون کە جێگای دڵخۆشین و ئینشاءالله کاری لەسەر دەکرێت و باز لەو گیر و گرفتانە کراوە کە گەنجان دەبێت هێوکار بوون بۆ سەرهەڵگرتنیان لە کوردستان و بێئومێدکردنی گەنج یعنی ئیمتیمانەمانیان بە کوردستان بەنەتەوە یعنی کار بکرێت لەم چارەکیدا هەوڵ دەین کار بکەین لەسەر ئەوەی کە ئەو ئینتیما و خۆشەویستیە بۆ کوردستان و بۆ گەنج بگەڕێنەوە. دووبارە سڵاوتانە بێدازان و خۆشەویستان بڕیارە چەند ڕۆژی داهاتوو فستیڤاڵی بارانی ڕەحمەت بۆ دومین جار فستیڤاڵ لە شاری سلێمانی ساز بکات کە تیایدا کۆمەڵێک سرود و مناجاتی ئاینی پێشکەش دەکرێت و لەگەڵیشیدا کەەوە خۆیان ئاماژی پێ دەکەن کۆمەڵێک سوپرایزیان هەیە و بانخوازیش لەوێ ئامادە دەبێت و وتاریان دەبێت بەگشتی باز لە ئامادەکاریەکان دەکەین زانی ئامادەکاریەکان چین گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان لەگەڵ هەرێکە بەڕێز کاک محەممەد ئامانج وە کاک ئەلەن سەردار ئەندامی گروپی هونەری بێخود زۆر بەخێر بێن. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکان چین و چیتان کردو کە ئەم ساڵ ئەو فستیڤاڵەتان جیاوازترە لە فستیڤاڵی پارساڵکەوە خۆتان ئاماژەی پێ دەکەن. بله طبعا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه خۆمان زۆر بە خۆشحاڵە زانین هاتوینەتە خزمەتان لەم بەرنامەیە
بۆ باسکردن و تاوتۆکردنی ئینشاڵڵا و فیستیڤالێکە لە ڕۆژی جومعە لە سەعات 2 لە تەلاری هونەر لە خزمەت کۆمەڵە گەزیز خۆشەویستە بین. جار بۆ بۆنێەوە با پێشێکی قسەکانم بۆ دەست پێ بکەم. هەردووکمان لەگەڵ کاگەلەندا هەر لە زانکۆ بە پەلەپەل هاتووین. تۆزێک بە حکمی زانکۆ و ئیشوکار نەمانەتوانی وەکوڵێت تۆزە زووتر ئامادە بینەوە. ئەم قسەیم بۆ ئەوە کرد بۆی کە بڵێم ئەم ئیشە کە تا ئێرە هاتووە هەمووی بە فەزلی خوا هاتووە و یارمەتی خۆمان زۆر بە تەواوی پێوە دیار بوو زۆر یارمەتیاوین لە زۆر شتا هەر لە ئەوڵ هەتا ئەخیری ئیشەکە. هەم فیستیڤاڵی ئەم ساڵ جیاواز لە فیستیڤاڵەکەی ساڵی ڕابردوومان تەبعاً ئەلحەمدولیلا بردوومانەتە هۆڵێکی گەورەترەوە کە سێ ئەوەنێ هۆڵی ڕۆشنبیریە بێ کە بردوومانەتە تەلاری هونەرەوە. لەگەڵ ئەمەیە عدەدی دەفژەنەکان زیاد کراوە، عدەدی مەداحەکانەوەی کە قەسیدا خوێن زیاد کراوە. کۆمەڵێک با بڵین بڕگەمان داناوە کە بڕگەی زۆر تایبەتن و لە نێویشیانە سوپرایزێکمان داناوە کە هەتا ئێستا تەنها دەفژەنەکان ئەزانن ئەویش لەبەرەوەی کە با بڵین لە ئیشەکەیە بوون ئێستافەکان دیگە نازانن. ستافەکە جەماعەتی حتا چاودێرەکانیش کە دوێنە کۆبوونەوەمان هەبووە ئاگادارنی. بەڵام تەسەورەکەم بۆ سوپرایزەوە نەجوان بێ ئەو تۆمارەکەم بەرنامەیە مێنێتەوە ئەوە نەجوان بێت کە دوایی شایانی ئەوە بێت کە خەڵکان چاوەڕێی بن. وە قسەیەکی خۆشمانی لە بینی خۆماناڵین بۆ زانیاری زیاتر سەبارەت بە سوپرایزەکە سەردانی فیستیڤاڵەکەکەن. ئێمەش ئینشاڵڵا خۆشحاڵین بەهاتنی هەموو ئەو ئەزیز و خۆشەویستانی کە بینەر و بیسەرمانن وای گوێمان لێ ڕاگرن ئێمە لە خزمەتیانەی. فیستیڤاڵی ئەم ساڵ باڵێن کۆمەڵک تایبەتمەندی هەیە. من چەند خاڵێکی باسەکەم و کاگەلەند دوای چەند خاڵێک تری باسکە. یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە دوو فیستیڤاڵیکەمان کردووە لە کەلار و لە ڕانیە با بڵێن لە هەردووکیانە ئامانجمان ئەوە بۆ تەمان فیستیڤاڵ بکەین لەگەڵ ئەو فیستیڤاڵەشە ئامانجمانەوە بووە کە دەفژەنەکان ڕابێنی بۆ فیستیڤاڵێکی گەورەتر کە فیستیڤاڵەکەی سلێمانی. زۆر باشە کاک محەممەد. دووەمین فیستیڤاڵتانە 2019 پێم وایە فیستیڤاڵی یەکەم دو ساڵ ئەو بۆهی ڤایرۆسی کۆرۆناوە پێم وایە ساڵێکیەوە بوو. باجارێکی دیکەەوە بە بیری بینەران بێنینەوە فیستیڤاڵی بارانی ڕەحمەت کامەیە گروپی بێخۆت کامانە بوون ئەمانە چۆن دروست بوون پلان و پرۆژەی یەکەمیان کە فیستیڤاڵی بارانی ڕەحمەت بوو پرۆژە و پلانی دیکەتان چییە؟ پێم خۆشە کاگەلەند ئەم پۆینتیان باسکە. جا وەکو جاریتر باسمان کردو باسی شگەینەوە ئێمە لە ساڵی 2010 ئەم گروپەمان دروست کرد. ڕاستی لە بیدایەتە لە مانگی دووە کە گروپەکەمان دروست کرد ناوی نەبوو یان هەر شتێکی هەکەزایی و سادە بوو. بەرەبەرە گروپەکەمان گەورە بوو ئەو بوو ڕۆژی جەژنی قوربان یەکەم ڕۆژی جەژنی قوربان لێرە داوەت بووین لە پێیان لە بەردەم کەناڵی پێیامە وتمان ئەم گروپە ناو بنێکی بابێکین بە گروپێک و نایەکی بۆ دابنین لەگەڵ من و کاک محەممەد و کاک محەممەد سەڵاح بەیەکەوە قەرارمان نەنایبرین بێخوت. وتمان مامۆسای بێخوت زۆر عاشق بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و شعرێکی شێ لەو ڕۆژە ڕۆژە تۆرا دڵی من ئەو شعرە خۆمان زۆرمان پێ خۆش بوو. ئێتر لەو شعرە و گروپەکەمان ناو نابێخوت. لە ساڵی 2010 تر کە هاتینە ئێرە و ئەمانە بەرەبەری تر شتەکانمان ناسرا و تر لە شوێنان باڵانکراین فکرەی فستیڤاڵێکمان بۆ هات. وتمان فستیڤاڵێکی ناوێنین بارانی ڕەحمەت. کاک محەممەد خۆی الحەمدولillah لە دەفا کەسێکی باریع و بەتوانایە کۆمەڵە تەلەبەی دەفی وەرگرت لە مانگی حوتە کۆمەڵە تەلەبەی دەفی وەرگرت وتر بەرەبەرە ئەم دەفژەنانەی پێگەیاند کاک محەممەد تا کۆی کە حازر بوون بۆ فستیڤاڵێک ئەو لە سیوێکی دەی 2019 لە هۆڵی ڕۆشنبیری یەکەم جا فستیڤاڵی بارانی ڕەحمەتمان کرد. ئەو فستیڤاڵە و کاتەکە کردمان ئێمە گروپی بێخود سرودمان خوێند و کاک بیلال کەیوانی و کاک دکتۆر عەبدولواحید تەشریفیان لێ بوو ئەو ڕۆژە و شتێکی زۆر چاوەڕوانەکرا و ڕوویا کە قەرەباڵغی فستیڤاڵەکە بوو یعنی بە شێوازی قەرەباڵغ بوو کە بە هیچ شێوازی خۆمان تەسەوڕمان ناکرد بەو شێوازە قەرەباڵغ بێ. هۆڵەکە قەپات بوو و کۆمەڵ خەڵکی زۆری هاتبوون و جێگایان نەبوو بۆ ڕۆشتبوونەوەوانێ و لە فستیڤاڵەکەی ئەو کاتەشە کاک ڕەنج کە یەکێکە لە خۆشنووسە باشەکان و سەر مەداحە لەگەڵ خۆمانە پێشانگایکی هونەری ئیسلامی هەبوو لە ڕووی تابلۆ و نووسینی ئاەتەکانی قورانی پیرۆزەوە. ئەم فستیڤاڵە لە 2019 کردمان و یەکسەر کە 2019 سەرکەوتنی بەدەستێنا برمانە شاری ڕانیە شەر لە 2019 لە مانگی 11 برمان ئەوێش لە ڕانیە زۆرمان بەدڵ نەبوو چونکە ئەو ئەو سلێمانی بەو گروتینەوە نەبوو خەڵکی چونکە ساڵتان زۆر باش بوو ئەگەم بەسەر پۆینتە باسەکەم بۆ چی وای لە بەسەرەوە چونکە خەڵک زۆر نەیەناسین وەمەش تازە بووین لە ئیشەکە تەجروبەیەکی کەممان هەبوو لەوێ تۆزە شۆڵتر بوو ئەوێ هەستمان کرد تۆزە خۆش نەبووتر بە کاتێک لە پاسەکە قەرارمان نەوتمان فستیڤاڵە دەرەی سلێمانی ناکەین
ئیتر 2020 فکری فستیڤالمان هەبوو بەڵام 2020 و کۆرۆنای هەوە بەسەرا و قۆزان ناخۆشیەوە بەسەر ئیتر هەموو شتێک وەستا نەک فستیڤال هەر شتێک نەکراوەمانە هەر ژیانیش وەستا لە 2020 ئیتر کە وەزع ئاسایی وەزع هادی بوانێ قەرارمان وتمان فستیڤاڵی بارانی ڕەحمەت بۆ جاری دوم لە سلێمانی سازەکەین لە سەروبەندی حەزرکاریە بووین بۆ سلێمانی برادرێکمان هەیە لە شاری کەلار قسەی لەگەڵمان ناکرد تیوەرن کاک حاجی محەممەد لە ڕستڵاو ڕزمان هێوەی وتیوەرن لە کەلار فستیڤاڵێکتان بۆکەین وتمان باشە ئەچین بەڵام پێشەوە کۆمەڵای ئامادەکاریمان کردبوو بۆ ئەوە چۆن مەسەلەن دووسێ جایتە چووینە کەلار لە دووسێ مخەیەم و لە دووسێ کۆڕ و کۆبوونەوەی ئەوە سرودمانەوە بوو لێ ناسرا بووین و کۆمەڵە برادەریشمانەیە خەڵکی کەلارن لێرە لە زانکۆ لەمانە ئەوانیش ئێمان لێ زیاتر ناسان بوو بۆیە کە چووینە کەلار هەر دووبارە تووشی شۆک بووین کە وەڵەکە قەپات بوو الحەمدولillah لە ڕۆژی چواردەی نوێی 2020 کە ئەم فستیڤاڵەمان کرد لە کەلار دوای ئەوە وتمان تاوە فستیڤاڵ لە سلێمانیەکەین فستیڤاڵ لە سلێمانیەکەین کە فستیڤاڵ لە سلێمانیەکەین پۆستێکمان کرد لە فەیسبووکە وتمان بۆ کۆمنتمان زۆر بۆ بێ ئەنووسین بەڕای ئەوە فستیڤاڵی ئەم جاری بارانی ڕەحمەت لەکوێ بکەین وەڵات وەکو شتێکی زۆر بۆ چاوەڕوان نەکرا و ڕانێ دەرچوو طبعا هەر پێش ئەوەی کە با بڵێن ئەوە ڕانیە دەرچێ من و کاکەران خۆمان لە بینی خۆمان ناوتمان وتم کاکە ئەم پۆستە ئەەکەین طبعا ئەندامی سلێمانی زۆرترن و خەڵکی سلێمانی وەکۆڵە زۆرترە ڕاستە مەسەلەن خەڵکی ڕانیە زۆر با بڵین ئەویان هەیە بەس پێشەوە هەر وەو زمانێک پێشەوە بووە لە حاجیاوە هینێکمان کرد با بڵێن وەکو بڵێ سووکەم ئەوەمان کرد دانیشتن گۆڕێکەوەمان کرد الحەمدولillah شتێک ئەوی شەر زۆر سەرکەوتو بوو ئیتر دوای وتمان ئینشاڵڵا ئەگەر ئەمە بکەین لەوە چێ سلێمانی دەرچێت و خەڵکی سلێمانی با بڵین زیاترەوە بکەن بەڵام خوا ماڵی خۆشەویستانی ڕانی ئاواکە وەڵام ماشەڵڵا هەر ئاواتە کرد خەڵکی ڕانیە بوو هەر بە کۆمنت و ئەوانە بڕێت ئێمەش وەکۆڵای لە بەرەوەی وعدمان نابوو لەسەر وعدی خۆمان لەگەڵ گروپی ژیانەوە گروپ ژیانەوە مەساعلی بابان و ئەوان لێ خۆی گەورە زایخیریان باتەوە ئیشەکانیان بۆ ڕێخستین و چوینە خزمەتیان و ئەیتە دوایەوە لەسەر وعدەکەی خۆمان لە سلێمانیەوە خێریانەوە دەکەین. کاک محەممەد تۆڕی میدیای کۆمەڵ سپۆنسەری ئەم فستیڤاڵی ئەوەی کردومە چ کاریگەرێکی دەبێت چ ڕۆڵێکی دەبێت بۆ زیاتر ناسان و زیاتر بەشدار ڕابردوشدا چ ڕۆڵێکی بەڵێ طبعا تۆڕی میدیای کۆمەڵ هەر هەمیشە و هەردەم الحەمدولillah هاوکارێکی تەواوی ئێمە بوون و یەکێکمون لەو کەسە سەر ڕاست و باشانەیەکی ئێمە ئیشمان لەگەڵا کردوون الحەمدولillah ساڵی 2019 با بڵێن هاوکاریکی بەرچاو و زۆر زۆری گروپەکەی کردووە هەر لە سەرەتاشەوە هاوکاری گروپەکە بۆ بەدەر لەوەی کە ئەو بڵێن بەس وەکو تۆڕی میدیای کۆمەڵ وەکۆڵێ بەتەنها کەناڵێکیش نییە مەسەن کەناڵی کۆمەڵە کەناڵی بانگوازە کەناڵی پەیامە سۆشیال میدیایە الحەمدولillah زۆر هاوکارمان بووە زۆر ئەنی با بڵێن دەستی هاوکاریان بۆ درێژ کردوین و هەر ئەو ڕۆژەش کاتم بۆ باسکردنی فستیڤاڵە لەگەڵ مامۆستا محەممەد مدیری پەیام زۆر بە هاوکارانە فەرمووی ئێمە لە خزمەتتان نین و ئێمە ئەوتان بۆکەین و ینی بە کوردەکەی وتی چیتان پێخۆش ئێمە لە خزمەتتان نین و هاوکارێکی تەواومان بوون کە ئەمە بەڕاستی زۆر زۆرجێ دڵخۆشی و زۆر سوپاسیانەکەین هەمیشە پێیان توانم بڵێم پاڵپشتێک بۆ هەموو فستیڤاڵ و بەڕێوە ئاهەنگادەی کە بەڕێوە چوە لە سلێمانی کە باگراوندێکی ئاینیان هەبووە تەنانەت ئەوانشی کە ینی قاریە گەورەکان بەشداریان کردووە بەڵام ڕۆژێکیش هەبووە کە ڕێگەیان نەداوە بچین بەشداریەوە فستیڤاڵە بکەین کە ساڵانی پێشوەکە خۆمان سپۆنسەریمان کردووە بەداخەوە ئینشاڵڵا ئێوەواتان لێ نایە زۆر باشە خەڵکێک چاوەڕێەوە کە بزانین ئەو سرودانەی کە ئامادەتان کردووە چیتان بۆ ئامادە کردوین خۆتان سرود بێژەکانی تر شتی دووبارن شتی تازەن بڵێ بەس نێڵی قەزیلەکان نەڵێ وەسقەینا تۆزی هینتیان بەرێ لە ناو سرودەکانە عادەتی ئەو سرودانێکە حازرمان کرد سرودی تیا خۆشمان نەمان بیستو سرودی تیا ئەوەنە تازە کەس نەیبیستوە لە کەسی تریشەوە تەنانەت هەر لەسەر ئەو نمەتەی خۆتانن لەسەر نمەتەی خۆمانە بەڵامی تر خۆماڵی شتەکە باشە ئەم سرودی تیا دووبارە تەمان بەڵام دووبارەکە وتی نەمەتی خۆتان ینی ئەو چی پێڵێن عیرفانیەت و ئەوەی کە هەتانە بەدەفەکانتانە هەر بەدەفە و بەس لەگەڵ دەفە طبعا الحەمدولillah با بڵێن تا ئەم دەقەیە گروپی ئێمە با بڵێن مەزایەکەی با بڵێن جیاکەرەوەکەی لەوەیە کە ئێمە تەنها دەف و سەوتمان بەکارێناوە وإنشاءالله هەروەش بەردەوامە بین و بە سەوت الحەمدولillah
ئیشێکی وامان کردووە ئەم جارە تەوانەوە لە ئێسا بە خۆشەویستان و زیزان بڵێم قەسیدەیەکی زۆر تازەمانەیە کە با بڵێن خۆمان ئەیتر زۆر تایبەتە بەلامانەوە لە بڕگەی دووەمی قەسیدەکانمانایە با بڵێن لە نیوەی دووەمایە چونکە ئێمە دوو بڕگاڵین ئەوە نەتایبەتە بێتە سەورەکەین ئەوەیە کاڵێن خۆشمان نەمابیستە تر بۆیە کۆمەڵە جوانکاری ئەوەی تیا کراوە هەر لە فیستیڤاڵەکەشە کۆمەڵە شتمان کردو بۆ دەستپێکردنی قەسیدە و ئەو شتانە کە با بڵێن زۆر جیاوازن لە ساڵ جگە لە سرود و ئەو مناجاتانە پێم وابێت لە ڕکلامەکە بینیم دوو بانخوازیش لێ بەڵێ دوو بانخوازی زۆر زۆر خۆشەویست و ئەزیز کە لێرەوە دەستخۆشیان لێکەین کە ئەوانیش هەردەم هاوکارمان بوون یەکێم لەوانە دکتۆر شێرزاد عەبدولوهاب مامۆستا شێرزاد کە هەر وەک وڵێ یەکێک لە کۆمنتەکان شتێکی جوان نووسرا بوو خۆشترین کەلیمەی مامۆستا شێرزادەوەی کاڵێ بەداک و بابە بە قوربانت بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خزمەت کاکتۆر شێرزاد عەبدولوهاب مامۆستا شێرزاد هەرچەند دکتۆرای هەیە پێ بڵێ تۆر بەڵام بەخوا هەر مامۆستا شێرزادەکە خۆشتر و خۆماڵیترە لەگەڵ کاکتۆرزانە ئەحمەد قەساب کە خۆی گەرزای خێری باتەوە تەوەرێکی زۆر زۆر گرنگی بۆ ئامادە کردوین سەبارەت بە ئەو شتی کە ئیشەڵا لێرە باسیەکان نامەوێت لێرە باسی ڕۆژ کورتە کاتەکە چۆن کاتەکە ڕێک کاتەکە و بە کاگەڵن باسیەکەین من حاسی ناکەم ئەوەی کە دامانەوە ئینشاڵڵا دامانەوە سەعات دوو فستیڤاڵەکەمان دەست پێ بکەین ئینشاڵڵا بەس دوی ڕێک یعنی دوی ڕێک ئەوروپی دوی ڕێک دەست پێکەین ئینشاڵڵا داوا لە خەڵکی ژەکەم کە زوو بێن ینی بۆ جێیان بەرکەوێ تووشەوە نەبم بێن و بڕۆنەوانێ ساعت دوو بێت تەسەوڕ ناکەم جێگە بەرکەیان ئەو ساڵە زۆر زۆر شتە ڕوویابووی ئەشە دووبارە نەبێتەوە ڕاستە هەڵەکە گەورەترە بەڵام خەڵکێکی زۆر زۆریش بەتەمایە بێت ینی ئەمە خاڵ یەکەم فستیڤاڵەکە تقریبا 2 ساعت بە 2 ساعت و 10 دقیقە پێچێ شتەکان بۆ شێوازە کات و شتەکان بۆ شێوازە دابەشکراوە کە فستیڤاڵەکە ئەوە نێ بۆ 4:30 تەواو بێ 4:30 تەواو ئینشاءڵڵا 10 دقیقە خەڵک فرای نوێژیشەکە ئینشاءڵڵا تەرتیب خۆی خەڵک فرای نوێژیشکە تو حسابی ئەوش بکە دوو یە ماڵێن دوو دەست پێەکە بەڵام ئۆتۆماتیکی 10 دقیقەیەکی دەبێ بێتێ لە تاخیر بوون ئینشاءڵڵا تاخیری ئینشاءڵڵا 50 دقیقە دەست پێ 50 دقیقە ئینشاءڵڵا دەست پێ ئینشاءڵڵا زۆر باشە با ئێستا کە هەر هاتوون شتێکمان بۆ بڵێن دەفەکەشتان هێناوە لەگەڵ خۆتانە لە خزمەتانی وڵا شتێکتان بڵێن بەس لێ نێڵین ناڵێم شتی تازەی ئەوێ بڵێن زۆر باش با لە بەهای فستیڤاڵەکەش ئەوە نەبێت بەسەر شتێکمان بۆ بارانێکش بەرنامەکەمانە یاخۆ دەتوانین بەوە حکمی کە بارانە بارانبارەکەی مامۆستا ئەحمەد زۆر باش باران بارانم ڕێزە ڕێزە باران بارانم ڕێزە ڕێزە چاوم چاوەڕێی ڕێگای عەزیزە ڕێگای عەزیزە شەوە شەو ناڵین ڕۆژان ڕۆڕۆمە شەوە شەو ناڵین ڕۆژان ڕۆڕۆمە یەکجار بەژارەی دووریاکەی تۆمە دووریاکەی تۆمە باران بارانانم ڕێزە ڕێزە باران بارانانم ڕێزە ڕێزە چاوم چاوەڕێی ڕێگای عەزیزە ڕێگای عەزیزە لەو عاشقت دانیژە سارێم لەو عاشقت دانیژە سارێم دنیا کاول بوو من بێ خەبەرم من بێ خەبەرم باران بارانانم ڕێزە ڕێزە باران بارانانم ڕێزە ڕێزە چاوم چاوەڕێی ڕێگای عەزیزە ڕێگای عەزیزە کەوتۆتە بینمان حەوکاش و حەوکۆ کەوتۆتە بینمان حەوکاش و حەوکۆ باگەر بای ڕەحمەت بمگایەنێ با تۆ بمگایەنێ با تۆ باران بارانم ڕێزە ڕێزە
شتان ويعدني شوشويا شاخي شتان ويعدني شوشويا مرشم البينين ونخش للايتو ويخش للايتو وارن بارانا نمرزا رزا بارن بارانا نمرزا رزا شاوم شاري رقاي عزيزا رقاي عزيزا دەستان خۆشی و بەخێر بێنەوە کاتمان زۆر کەمە دوا پەیامتان چییە؟ وڵا دوا پەیاممانەوەیە کە ئیشەڵا هەر ئەزیز و خۆشەویستێک ئێستا گوێی لێمانە و بیسەر و بینەرمانە یاخود لە دووبارەکەی گوێ لێگرێتەوە وەکو خۆم پێم باشە ئەو فیستیڤاڵە لە دەست نێن چونکە زۆر تایبەتە بێ هەم لە ڕووی ئەو مامۆستا بەڕێزانەی کە بانگمان کردوون وەک ئەڵێ کاک دکتۆر زانە ئەحمەد قەساب و دکتۆر شێرزاد عەبدولوهاب کاک دکتۆر زانە ئەحمەد قەساب تەوەرەکەی بە تەواوی ڕووی لە گەنجە لەبەرەوە تەسەورەکەم ئەو کەسانی کە بێنە ئەوێ بۆ قەسید و مناجاتانە کۆمەڵک ماڵێن لە ڕوحیەتیان جوڵەیەکی تەیەکە بە قسەکانی ئەو زۆر ئاراستا بن بەرەو ئاراستەیەکی زۆر باش قسەکانی مامۆستا شێرزاد عەبدولوهابیش زۆر ڕۆحین زۆر تاموچێژی تایبەتیان هەیە با بڵێن ئەگەر با بڵێن لەسەر و گەنجانە با بڵێن دایک و باوکانمان بێن بۆ ئەوە تەسەورەکەم ئیسپادەیەکی زۆرەکان بیر لەوە کەمە سوپرایزەکەیان چییە بەڕاستی ئەوم کردووە میوانی دەرەوەی هەرێمی کوردستانتان هەیە؟ میوانی دەرەوەی هەرێمی کوردستان وەڵاهی سوپرایزەکەیان بە من ئاشکایکەم وەڵا سوپرایزەکەمانەوە نییە هەتانەیانیتانە سوپرایزی دەرەوەی هەرێمی کوردستانمان نییە فێکرانی لاین لەوان لەوە زۆر گەورەتر بێ وتی ینی زۆر تایبەت باوەڕکە شتێکە کەسە سەوری ناکە شتێکە هەر بەجددی من خۆم کە یەکەم جار بینیم و دوایە قسەمان لەسەر کرد بۆی کە ئەم با بڵێن ئەم برگێت داخڵی فیستیڤاڵەکەکەین من خۆم زۆر تەعەجوب مەکرد لە شتەکە یان من کە خۆم ئەهلی قەسیدە و مناجات و ئەو شتانم تەعەجوب مەکرد لەوەی کە ئەو شتێک تایە سامی یوسف بێت ینی بۆڵێ میوانی ئێستا میوانتانەیە دەرەوەی هەرێمی کوردستانیانە میوانی دەرەوەی هەرێمی کوردستانی تیانی وەکو میوانی دەرەوە بڵێ شخصێکی معین لە دەرەوەبانمان کرد بێ بەڵام تەسەورەکەم ئەوەنە جوانە ئەوەنە شتەکە گەورەیە شڵا باخۆتان ئێستا میوانی دەرەوەی هەرێمی کوردستانمان هەیە یان نیمانە وەکو ئەوەی کە بچێتە سەر منەسا نیمانە نەخێر باش ئەوەی جوابی پرسیاری مێشی و خەڵکەیە دەبێت کاڕێکی مانی هێنابێ بێتە سەر منەسا کاک جەلال ئەم وەیوتینە ئەی پەردەی کەعبەتانە ناوە شتەکەتان ڕۆحی بێ لەوانەیە ینی زۆر تایبەتە من تەسەورەکەم ئەو بڕگێ بەتەنیا دەنگدانەوەی بەقەر بڕگەی قەسیدەکانی ئێمە بێت ئەو بڕگێ یەک بڕگەی زۆر بچووکی شەت باشە چۆنە بێ چۆ بڕگەیەکی ئەساسی ناو ڕکلامە ناو بەرنامەکەت باس نەکەی بۆی کە خەڵکێکی زۆرتر بێت لەبەرێکی ئاوی باس کرد لەوەی ئەو باس ئێمە کاک جەلال باکشتی پێ بوون ئەم بڕگەیە ئێمە بۆ ئەومان داناوە ینی ئینشاڵڵا کۆمەڵە خەڵکی زۆر لە خزمەتیان نابین بەڵام مەسەلەن تۆ ئەگەر هەموو شتەکان باسکەی ئێستا دیکۆرێکمان داناوە لە پشتەکەەوە بەس دیکۆرەکە و خاتە دنیای ڕۆحیەت و عیرفان و شتانەوە ئەوە جیاوازە بۆی کە مەبەستم بێ باسی ئەو بڕگەی بکەی ئەو بڕگە تایبەتە بمێنێ لە کاتی خۆیان زۆر خۆشترە لەبەر ئەوەی ئەگەر قەرار بە با بڵێن دەکەس بەهۆی ئەوە بێن کە بێنە ناو فیستیڤاڵەکەەوە لەبەروی براز بزان سوپرایزەکە چییە و چۆن نییە زۆر بەلامانەوە خۆشترە لەوەی کە با بڵێن هەموو کەسەکان ئاگاداری و سوپرایزە بن لەبەرەوەی کەسەکە بە تایبەتێ بۆی ئەو شتە بزانێ زۆر باش ئەشی هێنێت دوایی شەڵا با بڵێنەوانی کە هاتوون ئەزانن کە چیە و دڵنیاتانەکەمەوە بە تایبەت نای ئەو بڕگێمانە هێنەوە لە کەسێکە بە هەربێت ئەش کەسە بێتە ژوورەوە فستیڤاڵەکە پارچە وەرەقەی پێدرێت کە بەرنامەی فستیڤاڵەکەی تیان نووسراوە تەنانە سەر ئەوژە نووسراوە چییە هەردووسیمان سپرایز ستافەکەی کە تا نەزانێت چێوەر زۆر باشە لەشتان ساغ بێت دەستان خۆش بێت دڵنیان حتمەن بڕگەیەکی دەوێت جوان بێت سەربەرز بن زۆر سپاسانەکەین لەوەی کامیوانی پایان هەمیشە هەر میوانن خاوەن ماڵم لە خزمەتتان ژووری میوانەکەی ماڵی خۆمانە برای گەورە نەزیز زۆر سپاس بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیم کە هەمیشە تەندروست باش بن و ئاسوودە و کامەران بن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ